خۆپیشاندەران لە تاران دروشمی ئەمە ساڵی خوێناویە دەچڕن لەو دەمەی لەشکری ئێرانی بەنێو شارەکاندا دەڕوات. ئێران لە ئێستادا پێی ناوەتە دووەم هەفتەی نائارامی مەدەنی، ئەوەش لە ئاکامی مەرگی ماسا ئەمینی تەمەن 22 ساڵان. ماسا ئەمینی لە دەمێکی پێشوەختی ئەم مانگەدا لە گرتوخانەی پۆلیس لە ئێران دیار نەما بە هۆکاری تەموو مژاوی شکاندنی یاساکانی ئاکار لە ئێران. 3 ڕۆژ دواتر مەسا مرد. ئێران دەڵێت فرمانی ئەنجامدانی لێکۆڵینەوەیکی لە مەرگی مەسا ئەمینی داوە. دوای مەرگی مەسا هەتا دێت دەربڕینی پشتیوانی لێی لە زیادبووندایە. ئەمەش لە سەروبەندی بانگەشەی نوێ دژ بە کۆماری ئیسلامی ئێران. خۆپیشاندان لە سەرانسەری جیهان بەرپا بوو دژ بە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتوەکانی ئەم دواییە لە نیویۆرک، واتە لەو شوێنەی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێرانی گەمارۆکانی ڕۆژئاوایی سەرکۆنە کرد و بە چەکی کۆمەڵکوژ دژ بە هاوڵاتیانی ئێرانی پێناسەی کرد و ئاماژەی بەخواستی گەڕانەوەی ئێران بۆ وتیوێژەکانی ناوکیش کرد، ئەوەی کە بە مەبەستی بوژاندنەوەی سەودا ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ زلهێزانی جیهان. ئێران دەوڵەتێکی پشتیوانکاری تیرۆریزمە، ئەوان بەردەوامن لە دروشمی مەرگ بۆ ئەمریکا. ئێمە ڕێگەیان پێنادەین ببنە خاوەن چەکی ناوکی. من هەمیشە هەستم کردووە بەوەی کە ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکا زۆر پەرۆشی گەیشتن بە سەودایەک بووە. من پێم وایە نابێت ئێمە بەرەو سەودایەک هەنگاو بنین. ئەم بەڕێوەبەرایەتیە دەیەوێت بە دەیان ملیار دۆلار لە پێناو دەستەبەرکردنی ئەو سەودایە ڕەوانەی ئێران بکات. من بڕوام وایە ئەوە دەبێتە سەودایەکی خراپ بۆ ئەمریکا. هاوکاتیەوەی خۆپیشاندەران لە ئێران لەگەڵ پۆلیسدا بە یەکدا دەدەن و بە ئاشکرا سەرپۆشەکانیان دەسووتێنن، وەک پیشاندانی بەرهەڵستی لە هەمان کاتدا بەڕێوەبەراتی سەرۆک بایدن پەیمانی وابەستەیی دەدات بۆ وتیوێژەکانی ناوکی و هەروەها پشتیوانی بۆ خۆپیشاندانەکانی ئێران و پشتگیریکردنیشی لە مافەکانی ژنان. خۆپیشاندانەکان ڕەنگدانەوەی قوڵ و بەربڵاوی ڕیشەدا کوتراو لە نێوان دانیشتوانی ئێران دەخاتە ڕوو بەوەی کە ژنان لە ئێران شایستەی شق و مافەکانیانن. هەروەها ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان لەو بارەیەوە ڕاشکا و زۆر ڕوون و تند بووە. هەروەها گوێبیستی سەرۆک بایدن بوون کە بە ناوی مافەکانی گردوونی مرۆڤ و هەموو هاوڵاتیان و سەرجەم ژنان لە ئێران قسەی کردووە. لە ریزبەندی جیهانی مافەکانی ژنان ئێران لە خوارەوەی ئەو ریزبەندەدایە. بە گوێرەی راپۆرتی کۆربەندی ئابووری جیهان بۆ ساڵی 2020 تەنها کۆماری دیموکراتی کۆنگۆ و سووریا و پاکستان و عێراق و هەروەها یەمەن لەبارەی مافەکانی مرۆڤەوە زۆر لە ئێران خراپترن. بە درێژایی ئەم نائارامیە مەدەنیە لە ئێران بەدەیان لە خۆپیشاندەران گیانیان لەدەستداوە. بۆ ئارش عەرەبەساتی، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.